پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم مەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، یعنی نەبوونی عیب نییە. کەس ناتوانێت گاڵتە بە تۆ بکە. تۆ جوانترین دایکی، ئاگاد لە هاوسەرێکتە کە نەخۆشی دەرونی هەیە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆژ لە گەڕەکێکی شاری سلێمانی لە پرۆگرامی میوانی توین دەبمە و میوانتان. پرۆگرامی میوانی توین بە سپۆنسەری سەرەکی سەرمایەدار مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. هاتمونەتە ناو ماڵی ئەم خانەوادەوە لە نزیکەوە ئەوەی من دەیبینم ئەمەوێ پیشانی ئێوەشی بدەم. ئەوەی من گوێبیستی بووم ئەمەوێ ئێوەش گوێبیستی بن لە دەمی و ئەم خاتونە بەڕێزەوە. خاتونگیان لەوتەی هاتوین بەڕێز دەگری. ئەزانم کە ژیان و گوزەرانت زۆر ناخۆشە. ئەتوانی بۆم باس بکەیت ژیانت چۆنە؟ من زۆر سپاسان دەکەم، سپاسی و ڕێزتان دەکەم. ئەوە ژیانی کولە مەرگەکانمە. دوو مناڵی شیر خۆرە، مناڵێکی نەخۆش، هەمێندێکی نەخۆش بە عەملێکەوە. ئەوە ژیانەکەمە گای بینن. کچە گەورەکەت تەمەنی دوو ساڵەیە. کچە گەورەکەت کەمەندامە؟ چیەتی کەمەندامێکی چۆن؟ نەقساکات، نەگوێمان دەیەگرێ. ئۆتیزمە؟ ئۆتیزمی هەیە. هاوسەرەکەت چێتی نەخۆشیەکەی؟ مێخۆشی دەرونی هەیە. ئیشی چییە؟ بخوا پاکەتە فڕۆشی. کاتێکە زەواجت کرد هەر حاڵی مێردەکەت ئاوا بوو، نەخۆش بوو؟ زانیت کە ئاوا نەخۆش نەتزانی؟ نەمەت. بەخوا ئەوە ژیانی کولە مەرگەکانمە. ئاوە ژیانی کولە مەرگێش. مناڵەکانە هەردووکی دایبیان پێوە. دایبووە شیرە خۆرە. بەخوا جاروێ ئاویانێ، جاروێ قەنداقیانێ لەبەرەوەی شیرتان بەخوا نیمە. کە ئەچێ پاکەت ئەفرۆشێ بەردەوام هەموو ڕۆژێک ئەڕوات؟ نەوەڵا جاروێ دوو سێ ڕۆژ سێ جار. داهاتی ڕۆژانی ئەوەنە پێیا ئەکات کە پێی بژین؟ ئەیێنەوە بە شیر و دایب. بەس بەشی شیر و دایبی ئەکات. چەند ئەیەن بەکرێ لێرەیە؟ بەخوا دوو ساڵ. چەند ژوورە؟ ئەمە یەک، ئەوە دوو، ئەمە سێ ژوورە. هەر کە شوت پێی کرد هیچت نەکڕی؟ هەر نەبوو. هەر ئاو بە کولە مەرگی ژیە. بۆم باسکە کاتێک کە زەواجت پێی کرد چۆن یعنی کە تۆ یەکسەر زەواجەکەی هەموو کچێک حەزەکات ناوماڵێکی خۆشی هەبێت دەگەر شتێکی کاملیش نەبێت شتێکی بەسیتیش بێت هەم بوو. بەڵام لەبەر نەبوونی لەبەر کولە مەرگی ژیان هانام بر بۆ مناڵم فرۆشتم. یعنی ناوماڵت هەبووە لەبەر مناڵەکەت کە نەخۆش بە فرۆشتوتە. ئەم شتە کۆنانەی کە ئێستا دادناوە ئەوانەی کەیبینی. بەڵێ مناڵەکەت عیلاجی بۆ بەکارەهێنی؟ بڵێ. ئەی کێ هاوکاریتانەکات؟ بەخوا ئەو خوانە. خۆت چی ئیشێگەکەیت؟ تەمەنە چەنە؟ هەشتاوێک. لەبەر چی خۆش ناتوانانی ئیش بکەیت؟ ناتوان. ئەی مناڵانە لای کێدان؟ مناڵەکەت کە نەخۆشە. مناڵەکانم نەخۆشن، مناڵەکانم شیرە خۆرن. کەس نییە بەخوا بە دیناری احتیاج، بەخوا بە مریشکی احتیاج.
بۆیە من ئەو پرسیارەکەم من وەکو ئافرەتێک حەزەکەم دایم ئەو ئافرەتانەی کە وەزعیان باش نییە لەسەر پێی خۆیان بوەستن کار و کاسبی بکەن بۆ نمونە لە نانکردنەوە بێت لە ئیشکردنی ماڵان بێ بەڵام تۆ هەستەکەم مێردەکەشت پێویستی بەوەیە کە تۆ چاودێری بکەیت تەنیا لەبەرەوە ئەو پرسیارەم لێ کردیت بەخوا وەکو مناڵ بە خێوێکم بەڕاستی وەکو مناڵ ژیرە خۆرە بە خێوێکم مێردەکەش هەر عیلاج بەکار ئەهێنێت عیلاجەکانی مێردەکەت گرانە لە تواناتاندای هەموو کات نەبەخوا جارێ بۆی ناکڕم ناتوانم ئەی کە نایکڕی وەزعی خراپە بێت هیچ بەخۆ لە عەرزایەکە بێت وەکو پڕۆی لێ مناڵیشم بەخوا مناڵە بچکۆلێم پێنج گەشتکە لێ بچووکە ئەوەی بچووکەکەیان ئەوەی ئۆتیزمێتیان ئەوەی تر گەشتکەش لێ یاوە بەخوا جاری وە هەیە چێن بە ئەڵڵا ناتوانم عیلاجێکی تایان بۆ بکڕم ناتوانم شتێکی خۆشیان بۆ بکڕم دکتۆر ناڵێ چارەسەری هەیە کچەکەت هەروە ئەبێ یعنی بانی کە بڵێ خونچە با جواب بنایەت چەند کرێ ئەیەن لێرەیە دووسە بەخوا بەچی ئەیەن بەخوا بە دامەژیان بۆ پاکەت فرۆشتنە بەخوا بۆ پاکە فرۆشتنە کە بەخوا سێ مانگە کری مۆلی دەونەیەوە بەخوا پێم دوت و بەخێر دەگامەی بڕە چواردەورتان ئاگادارەکە ئێوە وەزعتان چۆنە دراوسێ و هەموویانەتان هاوکاریتانەکەن بە هیچ شتێکی بەسیتی خواردنێکیش بێت خواردنێ بێ مانگ سێ بیکە ئەی کابۆت دراوسێ ئەی کە سوکار هیچ نەکە سوکارم هەیە نەقم ماڵی باوکمە نەمێردش بێکە سوکار ناتوان کەس هاوکاریتان بکات بەخوا خۆم پێیە ماڵە کە سوکارت بۆچی نییە تۆ بۆ نیتە هاوسەرەکەت بۆچی نیەتی باش هەڵەبجە کۆچی دوایان کرد خەڵکی هەڵەبجێ هاوسەرەکەت خۆشما خەڵکی چوارتام بڵێن بۆ نمونەی سلێمانی تەقریبی چوارباخ سلێمانی کوێ بەڵێ دەم باوکماوە نەدایکماوە نەخوشکێ نەبرە باوک هاوسەرەکەت تەمەنی چەنە؟ هەشتایە واتە کە سوکاری لە کیمیابارانی هەڵەبجایەتیا چووە هاوسەرەکەت بەهۆی کیمیابارانی هەڵەبجەوە کە سوکاری لە دەستداوە خۆی هی ئەوە نییە کە مشکی توش نەخۆشی دەرونی بۆ پێی بیر ئەکاتەوە خەفەت ئەخوا بۆم باسکە بزانم چۆنە کاتی کە زەواجم پێ کرد بابوو وتی من لە کاتی هەڵەبجەیاوان بێ هاتووە ئیتر بە کولە مەرگی ژیانی بووینە سەر هەل لە هەڵەبجە ژیاوە هیچی بۆ نەکراوە کە ئەم کاتێک کە سوکاری هەمووش هەدەن کە گلۆڕۆژین نبینە بۆ لەبەر ئەوەی خۆی ناتوانێت ئەم مێشکی تەواونیە کە بڕوات بە دوواداچون بکات بۆ ئەوەی عەرزەیەک وەربگرێ معاشێکی هەبێ شتێکی هەبێت هیچ هەولیشم بۆ نایەوە بۆچی ینی ئەتوانی تۆ بڕۆی هەوڵ بێ بڵێ مێردەکەم خەڵکی هەڵەبجەیە مێردەکەم کە سوکاری تیاچووە خۆی ئەوەی بەسەر هاتووە لەوانەیە ئاوڕێکتان لێبنەوە هیچ کەسم نەدیوە نەبێ خۆت بڕۆی نەچوومەتە بەردەم شوێنێک تەکلیف بکەم نم کەسم شک نەبردووە بەس ئەو خوایە نەبێت کەسێکیش ڕێگەی نیشان نەیاوی بێت بڵێ بڕۆ ناوە بەخوا ئادەم شورە گەرمایە دانش زستان وەزعتان چۆن بوو بەخوا نەزۆپایەکەی نەی تەرێکەیە مناڵەکانت زوو نەخۆشەکەون کە تۆم بینی وتت ئەچم لە مزگەوتی گەورە خواردن ئەهێنم چۆن ئەچی بۆ ئەوێ چۆن ئەچم جەریا بەخوا بە پێڕۆ ئەڕۆیت بۆ ئەوێ خواردن ئەهێنی هەموو کاتێک بەرت کەوتووە جاریا بەرم نەکەوتوە جاریا بەرم کەوتووە ئەمان چاوەڕێی دەستی تۆن کە بڕۆی خواردنەکە لێ بهێنیت چاوەڕێی ئەو مناڵەوە هاوسەرم چاوەڕێی منن کە بچم شتێکیان بپات خواردنەکان لەوێ چین ئیتر برنجش لێیە برنج فاسوولەیەکە برنج مریشکێکە بەشتانەکات ئەهێنیتەوە بەشتانە نێڕۆ ئێوارەمەکە یعنی توانای ئەوەت نییە کە خۆت شتێک بکڕیت و لە ماڵەوە حازری بکەیت بەڵی غازت نییە بەخواوەدا هەمەکە لە دەروە غازەکەت ئیشەکات ئاوایە هەر ئاوایشتێک مناڵەکانت یەکیان ئۆتیزمێتی ئەوەی تریشان تەمەنی زۆر مناڵە هی ئەوەیە ماڵت ئاوا بڵاوە ئەرێ بەخوا فریا ناکەویت فریا ناکەم جەروە بەخوا ڕەمەزانەکە پێ ناشکێ ناتوان مەجالم نییە خۆت نەخۆشی چیتەوە هەناسە تونە خۆم شەکرە زەختمەیە خۆم گورچینەیەکم سست عیلاجت هەیە خۆت نەوە
علاجت نییە نەچیت علاج بەکار بێنیت نەوەڵڵا. ئەگینا هەناسەت تونە لەوانەیە بەڵێ. بڕۆیت بۆ لای دکتۆر ئەویش تۆش بکەویتە سەر ئەوەی کە ماوانە پێویست بکات علاج بەکار بێنی لەگەڵەوەشە ناتوانم هیچ یعنی هیچ ژیانێکم نییە. ئەمەوێت زیاتر باسی ژیانی خۆتم بۆ بکەیت طبعاً ئەزانم ئێستا من ئەوەی کە ئەیبینم لەوانەیە بەس ئێستا بەبینینێک بێت کە من بزانم کە تۆ گوزەرانی تۆ زۆر ناخۆشە بەس ئەمەوێت تۆ خۆت بە وردی بۆم باس بکەی بزانم چۆن ئەژین چی بەخوا ئەکەن ئاواژی ئەوە کە بەچای خۆتانەی بین ئاواژی ئەوە چێکەونێنەکەم ئەوە هەر ئەوەنە ئەمە خۆداچی تریشمە نافڕەمە سەیری ئەو ژوورەم کرد جلوشتەکانت هەمووی فکەنتۆری نوێن و هیچت نییە لەبەر عیلاج ماڵەکەت فرۆشتویان لەبەر داماوی لەبەر کرێخان و لەبەر کرێخان و لەبەر داماوی لەبەر کولە مەرگی مناڵەکانم زۆر نییە تۆ 200,000 ئەی لێرە بەکرێ بۆچی بە دوای شوێنێکە ناگەڕی کرێکەی هەرە بۆ من دینارێ زۆرە بۆ من 150 زۆرە کەس ناتوانێت گاڵتە بە تۆ بکە تۆ جوانترین دایکی ئاگاد لە هاوسەرێکتە کە نەخۆشی دەرونی هەیە مناڵێکی ئۆتیزمت هەیە دایکی مناڵێکی تریت بوو یەکێکیان ڕق بۆ ئالەویە مناڵی دوانت بوو بارە مەحەموو ئەریسم دوانە بۆ یەکێکیان ڕق بوو لەسەر مامناڵەکەت ڕق بوو بەهێنی خەوتە بوو مرد بوو یعنی مناڵە بچووکەکە دوانە بوو بڵێ کوڕ بوو سوارم بوو چوارم بوو دوانیان مرد دوانمایە بەخوا لەبەرەو خوایە نەبێ چەند ڕۆژ ببوو لە دایک بوو کە مناڵەکەت مرد 41 ڕۆژ ڕق بووە بەڵێ ئالێ ڕق بەخوا نەمتوانم بەتانێکم بیابم کەسی شت نەبوو تۆ کاتێک کە مناڵت بوو بێت لەلات بێت ئاگاداری خۆت و کەسێک نابم ژیانت لەگەڵ هاوسەرەکەت باشە حەمدوستانە بەخوا دەیکە ئابێ خوینم کێشەتان بۆ دروست نەبوو لەبەر نەبوونی و لەبەر نەخۆشیەکەی حەمدوستانە هەتا ئێستا ڕۆشن دەکەم وەکو ئەو مناڵ بەخێوێکم بەخوا وەکو وشی لەخۆرە بەخێوێکم بەخوا جاروایە مەوکەکانی مناڵانە منەبێنە خوا چی بکەم سعات چەند ئەچێ بۆ ئیش مێردەکەت وەڵا جاروایە ئەگەر بچیان نەچێ ئەگەر بڕوات سعات چەند ئەگەر بڕوە بۆ خۆ دەوری 4-5 ڕاستی بێنێت یعنی تا شەو ئەچێت بەخواستی بێن قەت هەبۆ بڕوا ئیش بکات و هیچی دەست نەکەوت بێت بەخوا جاروایە بۆ 150 دەست نەکەوتواتە وەکو هەموو ژنێکی تر تەلەفۆنت بۆی کردووە بڵێ ئەو خواردنە بێنەرەوە ئەو شتە بێنەرەوە مناڵەکە حەزی لە شتێکە وتێتی پێم نییە بەخوا ئەمانگە بێتەوە تەلەڤیزۆن نافرۆش تەلەڤیزۆنەکە ژەفرۆشی ئەرە بەخوا بۆ کرێخانەی خۆ ئاخر من کە هاتم مناڵەکانت بەدیار تەلەڤیزۆنەکەەوە بەخوا گیارێکم بەوەیە بۆچی چواری بەیانیەتەوە مێردەکەت ئیشی نییە بە ڕۆژوشە گوناح بەڕۆژ لەبەرەوەی بەڕۆژوە لە ئێستاە کە من ئێستا بڕۆم بۆ نمونە ئێستا من بڕۆم کێ لام دوو مناڵە بێ ڕاستە خۆیش ناچێتە مزگەوتی گەورە بەخۆ خۆمڕ ئەگەر ئەو بڕوات ئەگەر ئەو بڕوا بۆ خۆی ئێستا ناڕوات دەوری سعات 5-6 ڕوە چکە خەڵک بە ڕۆژوە لە ڕەمەزانە سعات 5 و 6 ئێوارە ئەڕوا تا چواری بەیانی بڵێ ئەمێنێتەوە لەبەرەوە خەڵک ئێستا درەخەوەوانە ئەی لە کاتێکا کە ڕەمەزان نەبێت چۆن وڵات چۆن ژیانە ڕۆ ئەرئاوە هەراوە بەخوا جاروایە خۆم ئەڕۆم ئەڵم دانیشە قومەتم چشتی مزگەوتی گەورە وەرەکە هەتا ئێمە مێردەکەت ناتوانێت بڕوات چێژ دووەرگرێت ئەتەوێ خێرخوازان چیت بۆ بکەن ئەمە بێ بەڕاستێکەی چێنە مناڵە بێ چێنم پێ
چاویان نەخۆمە چاویان نەکرێ خانوەکەم بێ چاوێکە نەخانوەکەم بێ خانوویەکی پچکۆلم بۆ دروست بێ ئەتەوێ کرێنەیت هەرە بەخوا بەخوا ئەوە ژیانەکە بە ئەتەوێ کرێنەیت داوا لە خێرخوازانەکەی کە بەهاناتەوە بێن خانوێکت بۆ بکەن هەر بەخوا کرێنەیت هەر بەخوا من مەمنون بەخوا سێمانکە مۆلیدەم نایە چوومەتم بەردەمی مەمنونی قۆرەکانی بوو وتم خێر دەکا بە قسەت ئەکایان قەت هەبوو بیبڕێت وتی بیبڕێتم خێر دەگا لە بەرەو مناڵەکەمان دامانە بەقبال ئێستاوە قەمی و تەلەڤیزیۆنمانە چۆن بیفرۆشم و مناڵانم شێتم ئەی کرێخانوو قەت هەبوو دواکەوێ هەر بەخوا داکەوتوە ئەو ساحەبخانەکە لەسەرم لە قاتی سەرەوەی سەحەبخانوەکە هەر خۆ ئەو ئەزانێ گوزەرانتان ئاوە یعنی هەچ کەسێ بێ لە دەرگاوە سێکە ئەزانێ ژیانتان بزانێ ئاوە زانێ ژیانم چی ئەڵێت کاتێ هیچ هەر داوای ئەکا داوایەکە ئەگەر ئەوم بۆ فرۆشت قەرزاری کرێخانوو هەیت کرێی مۆلیدەم ناوە کرێم بەس مۆلی بەخوا سێمە بەخوا پێنجی مانگ کرێخانوو ئەو خواشکە بە داواکاری تەنیا لە خێرخوازان کە داواکارم لە بەهاناتەوە بێن هاوڵاتیان داواکارم لە خێرخوازان داواکارم لە بەڕێستان ڕەزامەندی بفەرمون بە پێدانی ئەم ماڵە هەژار فەقیر و هەژار ڕووی تێ بکەم ئامین ئینشەڵڵا ببوورە ئێمە بێزارمان کردی گریانمانی دڵمان زیاتر تون کردی ئینشەڵڵا خوای گەورە بێ بەهاناتانەوە و بەخێر. خێرخوازان ئینشەڵڵا بەخێر بێت ئێمە دیارێکمان پێەیە لەلایەن زۆر سپۆنسەرەکەمانەوە سپاس. مەریوانی حاجی جەمال کە زۆر بەڕێزن ئینشەڵڵا زۆر سپاسی و بتوانن هاوکاریتانەکەم پێداویستێک کەمیش بێت لە خۆشحاڵم ماڵەکەتان بەناسیتان من سپاسی کەناڵە بەڕێزەکاتانەکەم و زۆر سپاسی و کەسە بەڕێزاکەم کە هاوکاری ئەم ماڵە هەژار کەم دەرامەتی کردووی من حەمد و سەنا بۆ خۆی گەورە ئینشەڵڵا ئەم ئێوارێ ئەتوانیت نەڕۆی بۆ مزگەوتی گەورە بڕۆیت خواردنێکی باش بکڕیت و لە ماڵەوە بۆ مناڵەکانتی حازر بکەیت بەستاقی چاو بم بەخێر بێن سەرسرم ببورن ماڵەکەشم ئاوا بوو ئێمە لێت تێگەین ئێمە لێت تێگەین و ئەزانین کە هەم مناڵەکانت یەکیان زۆر زۆر وردە ئەوەی تریشان نەخۆشە بەخوا مناڵم سوێن بە ئەڵڵا ژیانم ئەمەیە لە کولەمەرکی یاژی کێ هاوکاری ماکە من مەمنونی خۆنەرەی سەریان ئینشەڵڵا کەس ناتوانێت گەڵتە بە تۆ بکە تۆ جوانترین دایکی ئاگاد لە هاوسەرێکتە کە نەخۆشی دەرونی هەیە پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە.